ماوەی 3 ساڵی هێزی پێشمەرگە بە خوێنبەرگریان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کردووە و لەو ماوەیەدا جگەلەوەی تۆنراوە ئاسایی شوارەمی کەرکووک وەک گەورەترین ناوچەی جێناکۆک پارێزرێت لە هەمان کاتیشدا ڕووبەرێکی بەرفراوان لە دەستی تیرۆریستانی داعش لە باشوور و خۆراوی کەرکووک ڕزگار کراون. پێشمەرگە توانیان ئەم شوێنانە هەمووی بپارێزن و ئێمە یادی ئەوانەکەینەوە و بیریشتان نەچێ کە داعش لە پێشە هات تەنها یەک لیوای پێشمەرگە لێرە هەبوو. ئەو لیوایش لیوای یەکی پیادە بوو کە کاکە شەهید شێرکۆ قیادەی ئەکرد و لە ئەخیرا هەر خۆی ژیانی خۆشیدا بەخت کرد لە پێناوی کەرکووک بەرامبەر بە داعش. بەڵام ئەمان بە هێزێکی کەمەوە و لەگەڵ بەشێک لە هێزی کەرکووک کە پۆلیس بوون لەگەڵ ئاسایشە و هەروەها خۆبەخش مەڵبەند خەڵکی تر بە خۆبەخشکردن توانیان کەرکووک بپارێزن و ڕێگە لە داعش بگرن تا ئەو کاتەی هێزی پێشمەرگە بە فراوانی هاتە ئێرە و سەنگەری خۆیان لێدا نەکەر داعشیان بەزان هێرشەکانیان شکانەوە بەڵکو بەرەو پێشتریش ڕۆیشتون و ئێستا کەرکووک ئەمنیەتی باشترە. فەرماندەیەکی مەیدانی پێشمەرگە شای دەگەیەنێت قوربانیدانی پێشمەرگە لە 3 ساڵی ڕابردوودا ئاسایی شوارەمی بۆ دانیشتوانی کەرکووک بە هەموو پێکاتەوە نەتەوەکانیەوە دابین کردووە. هێزی پێشین کوردستان لە خلال ئەم 3 ساڵەیە سەرەڕای ئەوە نەبوونی چەک و ئیمکانیاتی زۆر باش و داعش خاوەن ئیمکانەتێکی زۆر باش و ئیمکاناتی جێشی دوو دەوڵەتی لەبەردەستا و پەلاماری ناوچەکانی کوردستانیدا بەڵام بە خۆڕاگەت هێزی پێشین کوردستان و خوێنی شەیدەکانمان و توانینمان خۆ ڕابگرین و داعش بشکێنن و سەرەڕای ئەوە ناوچەی زۆرمان لەژێر دەستی داعش لە خواری کەرکووک و لە باشووری کەرکووک ئازاد کرد و ئێستاکان هێزی پێشین کوردستان زۆر باشی کۆنتڕۆل ناوچانیان کرد و بەڵێن بە خەڵکی کوردستان دێن کە هەمیشە ئێمە پێشمەرگە سنجی خەڵغانە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی کەرکووک و هەموو ناوچەکانی تری کوردستان. شارزانی بواری سەربازی شڕای دەگەیەنن هاوکاری و هەمانگی نێوان هێزانەکان لە کەرکووک دەستکەوتی گەوری بەدوای خۆی داهێناوە و لەو ماوەیەدا کە تیرۆریستانی داعش چەند جارێک خۆیان تاقی کردوتەوە هاوکاری نێوان هێزانەکان و پشتیوانی جەماوەر خەونی گەوری داعشی لە گۆڕناوە. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.